مردن لە پێش هەمووانە، بەڵام دوو جۆر مردن هەیە. جۆرێکیان لە مای سەروەری و سەربەرزیە بۆ مردوو، بۆ کەسوکاری، بۆ هەواڵەکانی، بۆ هەموو ئەوانەی کە لە ژیانە ناسیونی. مردنێکی تر هەیە، مردنی شەرمەزاری کیە کە نۆکەرانی بێگانە و تێرۆریستەکان و دژمنانی گەل تووشی دێن. يعني ئەو شەرێک نییە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و حکوومەتی عێراقدا بەتەنیا. شەری هەر شەری یەکێتی نیشتمانی کوردستان و حکوومەتی عێراق نییە، هەر شەری هێزە سیاسەکانی تر و حکوومەتی عێراق نییە، بەڵکو شەری لە ناوبردن یا پاراستنی کورد و کوردستانە. نص رسالة السيد الرئيس القائد صدام حسين حفظه الله ورعاه إلى جلال الطالبان. برێزان، سلاوی کۆمەڵانی خەڵکی کوردستانی وەک بەشێک لە گەلی عێراق لە هەمووانتان دەکەم. وەزعێک دایە کە ڕەنگە حکوومەتی عێراق بڕوخێ، ڕەنگە حکوومەتی عێراق بشکێ لەو شەرەدا، ڕەنگە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک لە چەندین لای عێراقەوە دەست پێ بکە. لەو کاتەدا ئێمە پێمان وایە کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق دەتوانن کوردستانی خۆیان ڕزگار بکەن و دەتوانن مافی چارەنووسی خۆیان بەکاربێن. In the beginning of the speech, as Kurdistan. Kurdistan is a country. I didn't create it. God created. If you in Turkey denying it, it doesn't mean that it's not existing. This, even at the time of Kemal Pasha Ataturk, was recognized. Go back to the first building of Turkish National Assembly. You will see on the wall the list of ملت وكيلي كردستان ملت وكيلي. تمن خوشنا وكم وايلي هاتبه جيش بيت أو درجة شرد حكومة ما أنت ناكله لم نزيق بو بتسيب تماما بتمام من أشهر ما كده يدورني.